يعني أو فترة يعني حتى دولة عثماني منك بلين قناخ يعني قناخ چنوي دس بيكر طبعا بحقت لفترة سالاني 1919 تاكو 1900 يعني بلين بيست يعني أو قناغة چي زور بكاريگەرە لە مێژووی دەوڵەتی عوسمانی بەهرە ئۆشنا چکە ئەو شەڕانێکەوە دواتر دەوڵەتی عوسمانی تێدا دۆڕاندەوە بە تایبەتی لە شەڕەکانی بەڵقان پێشترش بە شەڕانێکەوە لە جارەجی کۆتایی واتە لە ساڵانی 1970 بەرامبەر ڕووسەکان دواتر لەگەڵ ئەو گەلانێکەوە لە خۆرهەڵاتی ئەوروپا لێ ڕاپەڕین دەوڵەتی عوسمانی تووشی شکستەی زۆر گەورە هاتەوە واتە شکستە سەرباسیەکانی بە دوای یەکدا بوو بە تایبەتی یەک لەو شکستانی کە لە باکووری ئەفریقیا خواردشی پێش شەڕی بەڵقان لە شەڕی لیبیا ساڵی 1911 کاتەکە ئیتاڵیەکان هێرش لە بۆ سەر ویلایەتی تەرابلوسی غەرب دێنەوە کە پێڵێن تەرابلوسی ڕۆژاوا ئێستا پایتەختی دەوڵەتی لیبیا و پێشتر پێیان دەگوت بڵێن ویلایەتی تەرابلوسی غەرب ئەوە کە لەبەرەوەی تەرابلوسی شەرقیشە بوو کە ئێستا دەکەوێتە باکووری وڵاتی لوبنان یەکە لە شارەکانی پایتەختی شارەکانی باکووری لوبنانە و هەروەها ناوەندی شارێکشەوە ناوەندی پارێزگای هەر تەرابلوسیشی پێدەڵێن بەڵام ئەو کاتی تەرابلوسی شەرق تەرابلوسی خۆرهەڵات سەر بە ویلایەتی با بڵێن بەیروتەوە لێرەدا بۆی کە ڕوون بکەینەوە و دواتر ئەو شەڕی کە بەڵخان ڕوویدا بەڵام لە ناوە خۆ دەوڵەتی عوسمانی بەرەو لێکترازانێکی تەواو ڕۆیشتە بوو لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگیشەوە هەتا پێش دەستپێکردنی شەڕی یەکەمی جیهانیش مەسەلەکە خۆی بەوەی نەوەستا بەحەقەت یعنی با بڵێن دەوڵەتی عوسمانی بێت و لەبەر ئەنجامی ئەوەی کەوا دەوڵەتێکی گەورەی بەرفراون بۆ لە ئاستەی دنیادا یان لە دنیای کۆندا یان لە دنیای کە 600 ساڵ بوو حکمیە کرد بەحەقەت لە باکووری ئەفریقیا لە خۆرهەڵاتی ئاسیا لە خۆرهەڵاتی بڵێن لە خۆرهەڵاتی ئەوروپا لە باشووری خۆرئاوای ئەوروپا و لە منتقەکانی دیکەی کە پێڵن خۆرهەڵاتی ناوەڕاست منتقەی عەرەبی و منتقەی کوردستانی و هەندێک بەشێک کاتی خۆی لە هەتا 1639 منتقەی دەوڵەتی فارس یان فارسی کۆن حکمی ئەو ناوچانەی کردەوە منتقەی ئەزەربایجان قەفقاسیا ینی بە تایبەتی ئەگەر بڵێن وڵاتێک بووە کە نزیکەی 18 میلیۆن کیلۆمەتر چوارگۆشە بووە ینی لەو فترەی دێتەوە سەر 5 میلیۆن کیلۆمەتر چوارگۆشە لێرەدا دەوڵەتی عوسمانی ینی بە بەرئەنجامێکی بچووک بوونەوەشدا ینی تێپەڕێ بوو ینی وڵاتەکە بچووک بووبەوە ینی ڕووبەرەکەی ڕووبەری زۆری لەدەستدا بوو و خاکەکی زۆری لەدەستدا بوو کێشەکە لێرە ئەوەیە ئەمە ینی زۆر لەوە ئەوانەی توێژەر یان با بڵێن لەو بارەی لێکۆڵینەوەیان کردیا یان با بڵێن ئیشی لەسەرەکەن یاخود بڵێن کتێبی لەسەر نووسنیان وەرجێڕانەکەن تێگەیشتێکی بڵێن خوێندنەوەیەکی قوڵیان نییە لە بۆ ئەو فترەیە بە تایبەتیش لەوەی کە دێنن سەرەوەی کە خلافەتی عوسمانی هەڵوەشایە و لێرەدا بەستەنها لایەنی شین و شۆڕ و لایەنی لە خۆدان و لایەنی خۆ سەرزەنشکردن ئەوانە بەکاردێتن بەڵام دەوڵەتی عوسمانی لە ناوە خۆ لە ڕووی سیاسیەوە هەڵوەشاوە مەبادیئە سیاسیەکان کە دوایتر دانراوە لە دەوڵەتی عوسمانی ئەو مەبادیئانە بنپێکرا مەسەلەن بۆ نمونە هەڵبژاردننی پەرلەمانی و دەستور و ئەوانە لە دوای ساڵ 1913 کە دواتر پێشتر چەند کلابێک ڕوویدا بوون ئیتیحادی تەرەخەکان ئەوانە بە تاوی حکومەتی دیکتاتۆری لە تورکیان گرتە دەست و لە دەوڵەتی عوسمانیشکە و لە سەودار و پەردەی کەما بۆ بەناوی دەوڵەتی عوسمانی ئەوە سەرنجام چی کرد سەرنجام وای کرد کە دەوڵەتەکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فەرهەنگیشەوە لە ناو خۆیدا هەڵبۆشێتەوە ینی مشکلەکە لێرە هەر ئەوە نەبوو ینی چکە لە ڕووی کۆمەڵایەتی و لێکترازانیش تەواو دروست بوو و ئیتیحادیەکان بەو نەزەڕەی شیانە کرد کە ئەوان وەکو گەلێکی سەردەست و تاقانە و حکومڕان و خوێندەوار و زانا و شارەزا و ئەهلی حکومڕانی هەر ئەوانن
و گەلەکانی تریان ئەوانە پشتگوێ خستە بوون و سەرباریەوە شەڵیاندا کە گەلانی تر قڕ بکەن مەسەک لەوانە کورد جکە 700,000 کوردیان ڕاگوێست لە بۆ خۆرئاوای تورکیا زۆربەی لەوانە مردن لە فترەی شەڕی یەکەمی جیهانی دواتر ڕاگواستنی ئەرمەنەکان و ئەرمەنەکانیش لەو ڕاگواستنەوە وەکو کورد تووشی قەتڵ عام بوو قەتڵ عامەکە بەهۆی برسی بوونیان لە ڕێ بەجێهێشتنیان پیرەکانیان پیرەژنەکانیان منداڵەکانیان و ئەوانە هەمووی لە ناوچوون بەجە بە پێوە ژمارێکە تورکەکانیش دیاریان کردێ مەسەن لە ئەرمەنەکان دیاریان کردی ئەوان بە خۆیان داڵن 700,000 کەس یعنی حتا ئەوانەی کە لێکۆڵنەوەیەکەن لە تورکیا و قسەیان لەسەر کردیە حاشای لێ ناکەن ئەو ڕقەمانە دەرەخم بەڵام ئەرمەنیەکان دەڵێن 1.5 ملیۆن یعنی لەوەی کە هەیە ئێجا هەندێک لە سەرچا ئەوروپیەکان دەڵێن ملیۆنێک بارحاڵ ینی کێشەکە ڕقەم بی یان ڕقەم نەبی گرنگەوەیە حەدەسەکە ڕوویدا بەڵام حەدەسەکە لەبەر ئەنجامی چی ڕوویدا ینی ئەوەی کە ئەو لێک ترازانە کۆمەڵایەتێکە لە ناو دەوڵەتی عوسمانیدا بوو سەرنجامەکە هۆکارەکانی هەمووی کە تەکاملی کرد ئەو هۆکارانی کە دەبنەوەی هەڵۆشانەوەی هەر دەوڵەتێکە نەر ئیمپراتۆرێتێک تاوی کرد تاوکردنەکە چی بوو چ لە ڕووی سیاسیەوە کە پشت لەو مەبادیانەکرا چ لە ڕووی کۆمەڵایەتی و لێکترازان دروست بوو و کوشتاری دووگەلی زۆر گەورە لە ناو دەوڵەتی عوسمانی ڕوویدا و زائیدەن لە ڕووی فەرهەنگیشەوە بەتایبەت چکە اتحادیەکان تاوخۆیان بەسەر دەوڵەت زاڵ کرد و ڕەگەزی تورکیان سەپان بەسەر هەموو ڕەگەزەکانی تر کەواتە لە ڕووی سەربازیشەوە لە شکستدا بوو و لە ڕووی ئابووریشەوە لە 1975 تووشی فلاس ببوو یعنی لە هەشتی 12/1975 دەوڵەتی عوسمانی تاوی فلاسبوونی خۆی ڕاگەیاندە بوو کەواتە لێرەدا لە شەڕی یەکەمی جیهانیش دۆڕە واتە بەرەو هەڵۆشان واتە ئەوە کارانی کە لە ناوە خۆ بوون زۆر زاردان مەسا عەرەبی تۆمەتبارەکان یان کورد یان ئەرمەن نەخێر ئەوانە نەبوونەوە کاری هەڵۆشانەوەی دەوڵەتی عوسمانی باڵکو دەوڵەتەکە بەخۆی لە ڕووی بەڕێوەبردن وەکو باسمان کرد و ئەگەر بۆ نمونەوە بگرین لە ساڵی 1975 کە دەوڵەتی عوسمانی ئیفلاسەکە لە ڕووی دارەیەوە هیچ حرەکەیەکی سیاسی قەومی نییە لەناو دەوڵەتی عوسمانی بەتایبەتیش لە بەشی خۆرهەڵاتەکەی بەتایبەتیش لە ناوچە عەرەب نشینەکان بەتایبەتریش لە کوردستان بەتایبەتریش لە مەنتقەی ئەرمەنیەکان کەواتە دەوڵەتەکە لە ڕووی ئابووریەوە ئیفلاسی کرد بۆ نزیکەی 50 ساڵ 49 ساڵ بەوەی ژە هەتاوەکو لە 1920 دەوڵەتەکە کۆتایی پێنرا خۆشیان چێشە لۆشاندەوە مستەفا کەمال ئەتاتورک خۆی تورکە واتە بڕیاری عەرەب نەبوو پەرلەمانی عەرەب نەبوو پەرلەمانی کورد نەبوو بڕیاری کورد نەبوو کە دەوڵەتەکەی هەڵوەشاندەوە دەوڵەتەکەی لە ناوبرد بە خۆیان بوون یعنی مشکلەکە ئەوە نییە کە بڵێ کورد بی یان عەرەبی یان چەرکەس بی یان ئەرمەن بی چوبی ئەو دەوڵەتەی هەڵوەشان دەبیتەوە و هەموو ئەو گەلانە پێشتر لە دەوڵەتی عوسمانی داوای چیانە کرد داوای لا مەرکەزیانە کرد داوای سەر بەخۆیان ناتە عەرەبەکان کە حزبی لا مەرکەزیانە بوو و کورد و هەموو نەتەوەکانی دیکە داوای لا مەرکەزیانە کرد لە هەموو بزوتنەوە ئەو بزوتنەوانی کە دواتر لە چارەکی یەکەمی سەدەی 20م کە دەوڵەتی عوسمانیش تێدا ژیا بەتایبەتی لە سەرەتاکان لە دەی یەکەم و دووەمدا داوای لا مەرکەزیەتیانە کرد ئەمە ینی زۆر ڕوون و ئاشکرا بۆیە یعنی ئەوە بە کورتەیەک بوو لەسەر چارەنووسی دەوڵەتی عوسمانی هیوادارم سوتان لێبینیبی و دەستخۆشی لە بۆ برادرانی هەماهەنگیکار لە بڵاوکردنەوەی ئەم پارچە ڤیدیۆیە بۆ خوێندکارانی عەزیز لە بەشە زانستیەکانی مێژوو لەسەرجەم زانکۆکانی کوردستان و لە ناوەی وڵات و دەرەوەی وڵات هیوادارم سوودێک چێبی و لە هەڵەکانمان بەخشن لە هەر هەڵەیەکدا بۆم ڕاست بکەنەوە سوپاسدانەکەم هەر شاد و سەرفراز و سەرکەوتوو بن